ناوی خی گەورە و میرەبان ئازانم سلااوان لێبێت خۆشحاڵم لە ڕۆژێکی نوێ و لە ئاڵلقەیەکی نوێ لە یاریگای پەیام لەگەڵ محەممەد ئیبراهیم بە ئێوەی بەڕێز و خۆشەویست دەگەمەوە. ئەمڕۆ ڕۆژی یەکلابوونەوەی نازناوێکە و هەم لە فەڕەنساش نازناوێکی دیکەمانەیە کە نازناوی سوپەری فەڕەنسی لە نێوان لینس و پاریس سەن ژەرمان. بەڵام ئەوەی کە گرنگە ئەمڕۆ لەگەڵ دەستپێکردنەوەی یارییانەکان یەکەمین یاری لووتکە و یەکەمین یاری تایبەتمەند دەبینین کە ئەویش ڕوبەڕووبوونەوەی هەردوو یانەی ئارسیناڵ و پاریس سەن ژەرمانە کە یاخود ئارسیناڵ و مانچستەر سیتیە کە ئەمە دەبێتە لووتکەی گەڕانەوەی تۆپی پێوە لووتکەی گەڕانەوەی ڕکابەرەکان بۆ وەرزی ئەمساڵ. بۆیە باسی بابەتەکانی ئەمڕۆ دەکەین و پێکەوە قسەیەک لەسەر یارەکانی ئەمڕۆ دەکەین با پێکەوە بینەر بین. بابەتەکانی ئەمڕۆ چیمانەیە؟ مێژووی دروستبوونی جامی قەلغانی خێرخوازی و فەرمیبوونی قسەی تەواوی لەسەر دەکەین. ئامادەکارەکانی یانی ئەرسناڵ بۆ وەرزینوە تەبان ئامادەکاری مانچستەر سیتی هەڵدەگرین بۆ کاتێکی تایبەت چونکە قسە گەلێکی زۆر لەسەر مانچستەر سیتی هەیە بەلا ڕێدابردن بە ئامانجگرتن هەیە لە مانچستەر سیتیە. ئێمە تاودۆخی سیتی باسەکەین، 2 ساڵی ڕابردووی سیتی باسەکەین و گرێبەستەکانی سیتی باسەکەین و دواتر باس لە ئەرکەکەی مارێسکاکەین لە وەرزی ئەم ساڵە. بۆچی ڕیال مەدرید و بەرشلۆنە لە دەستپێکی وەرزینەوەی لالیگا یاری ناکەن؟ تەفاسیلی و بابەتەشتان پێ دەڵێ. سەرنجڕاکێشترین هەواڵەکانی ڕۆژ کۆ بڕگەیەکمان بۆ داناون کە کۆمەڵێک هەواڵی کۆی گشتی خولەکانە لە کۆمەڵێک هەواڵی سەرنجڕاکێشدا بۆتان باسەکەین و دەنگۆکانی مەرکاتۆی ڕۆژ کە ئەمانەش هەمووی بابەتی ئەمڕۆمانن کە قسەی تەواوی لەسەر دەکەین. سەرەتاش دەچمە لای بابەتەکەم کە ئەویش بابەتی یاریەکانی ئەمڕۆیە کە قسێکی تاوی لەسەرگەین. ئەمڕۆ کاژمێر 5 جامی قەلغانی خێرخوازی کە دەکاتە سوپەری وڵاتان کە دەکاتە سوپەری ئینگلتەرا، تاوان ئینگلتەرا بۆ جۆرە ناوی لێناوە جامی قەلغانی خێرخوازی کاژمێر 5 و پاش کۆتایەتنی بەرنمەکەی من کە ئێستا ڕەنگە تەشکیلێر دووتی پیش باتەواوەتیاتە بێ ئارسناڵ کە پاڵەوانی خول بووە ڕوبەڕووی یانی مانچستەر سیتی دەبێتەوە کە پاڵەوانی جامیچێتی ئینگلتەرا بووە و ئەمە دەبێتە دەستپێکی وەرزینەوەی پرێمەلیگ و دەبێتە دەستپێکی ڕوبەڕبوونەوەی یاریە بەهێزەکان. بەڵێ لە هەردوو تیپ ئەو یاریزانانەی کە بەشداری یاری کۆتایی مۆندیالیان کردووە و یاریزانەی کە لە چوارگۆشەی زەرنابوون هێدیە دیگەڕاونەتەوە و ڕەنگ نییە پێگاتی سەرێکی وەرگرن. بەڵام ئەمە لووتکەی یارەکانی ئەمڕۆیە کە قسەی لەسەر دەکەین. دەچینە سەر بابەتی قەلغانی خێرخوازی. بابزانین ئەم قەلغانی خێرخوازی یاخود درع الخەیریەی کە لای هەمومان ئاشکرایە بە دیوێکی تر بڵین سوپەر ئینگلتەرا زانین چییە و بابزانین ئێستا دۆخیان پاڵەوانتی و فەرمیبوون و فەرمینەبوونی چییە و بە تایبەتی خۆتانزان داهاتی تەواوی ئەم پاڵەوانێتیە بۆ کاری خێرخوازی دادنێ. باش مێژووی دروستبوونی جامی قەلغانی خێرخوازی دەگەڕێتەوە بۆ ساڵی 1898 واتە دەگەڕێتەوە بۆ زیاتر لە 120 ساڵ بەر لە ئێستا واتچێتە 130 ساڵی. باش ئازیزانم مێژووی دروستبوونی ئەم پاڵەوانتیە دەگەڕێتەوە بۆ ساڵی 1898. لە ساڵی 1970 یەکێتی تۆپی ئینگلتەرا بە فەرمی خولەکەی گرتە دەست. تەبان ئێستا زۆرێک لایەن وایە یاری لە مۆندیالی 1930 دەست پێکە یاخود لە 1930ەوە بابەتەکان دەست پێ دەکەن. نەخێوانییە بۆیە ئینگلیس خۆیان بە خاوەنداری تۆپی ێزانن ساڵانێکی زۆرە ئینگلیس سەرقاڵی یاری تۆپی و بەڕێوەبردننی خولەکان و بەڕێوەبردننی پاڵەوانێتیە. تەنانەت جامی یەکێتی ئینگلتەرا کە لە بەڕێوە چووە بورن کۆنترین جامە لە مێژووی تۆپی پێداکە ئەنجام درابێ. کۆنترین جام کە لە مێژووی تۆپی پێدا ئەنجام درابێت جامی یەکێتی ئینگلتەرا تۆپی پێ لە ئینگلتەرا گەشتی و یەکەم یانی تۆپ پێشکە دروست بووە یانی شەفیلدە هەر لە ئینگلتەرا دروست بووە. تاوان شەفیلد یونایتیدا شەفیلد وەنزدەی. بابەتەکە لێرە ئەمە بۆ چییە؟ بۆیە کە تێبگەی کە تۆپی پێ ساڵانێکی زۆر زۆرە هەیە ئەوە نییە بڵێ لەم کاتەوە دروست بووە. لە ساڵی 1970 یەکەی تۆپی ئینگلتەرا خولەکەی گرتە دەست و مانچستەر یونایتید و کوینز پارک ڕێنجەرز یەکەم یاریان ئەنجامدا لە کۆمیونیتی شیڵدا یاخود جامی قەلغانی خێرخوازی. ناوەکەی لە ساڵی 2002 ناوەکەی لە ساڵی 2002 وانێ لە سوپەر ئینگلتەرا گۆڕا بۆچی
گۆڕا بۆ کۆمنێتی شێڵت یاخود جامی قەلغانی خێرخوازی کە ئەمەش شتێکی لە پشتەوەی کە ناوەکەی گۆڕاوە بۆمە بۆیە دەچینە سەری و قسەی لەسەر دەکەین. گرافیکی دواتر ئەم پاڵەوانێتە وەکو نازناو جامێکی فەرمیە وەکو جامی سوپەری وڵاتان، بەڵام وەکو دەستکەوت وەکو جامی سوپەری وڵاتانی، وەکو گرنگیدان و ئەهەمیەت وەکو جامی سوپەری وڵاتانیە، بەس وەکو ڕەقەم بەڵێ حسێبە و جامێکی فەرمی. جامەکە لە تۆماری فەرمی دەستکەوتەکانی یانەکان داژمارە کرد، واتە ئەم شەو چیتی پێبووە پاڵەوانە مێوارەیە ئەوە پێی دەوتێت ئەم تیپە پاڵەوانی کۆمنێتی شێڵ بووە ئیتر تەواو. ئەمان دایان ناوە جامی قەلغانی خێرخوازی، ناوەکەیان لا بردووە لە سوپەری ئینگلتەرا. یعنی ئەوە نییە بڵێ من پاڵەوانی سو، بەڵام نازناوێکی حسێب بۆ کراوە بە ناوی کۆمنێتی شڵ داوانێت لەسەر حسابی یانەکە زیادەکات. بەڵام ڕاستیەکەی چییە؟ ئەم ڕاستیە حاشا هەڵنەگرە. زۆرێک لە ڕاهێنەران و میدیاکان و هەندەران وەک یاریکی دۆستانە سەیری دەکەن. کۆمەڵێک گۆکار هەیە کە بەم جۆرە سەیری دەکرێت. پێکاتەی سەرەکی هەردوو ڕاهێنەر جددی نییە. ئەمە پەیوەندی بە کاتی دەستپێکی یارەکەوەیە و پەیوەندی بەوەیە کە داهات و دەستکەوتی ئەم پاڵاوانتیە بۆیانەکان نییە، بەڵکو لە کاری خێرخوازیە پەیداکرێت و تەنانەت هەندەرانی ژامادە نین بەو جۆرە ئامادە بن. تەنانەت ئەوە تا ئەمڕۆ سیتی ڕێژەی هەندەرانی کەمترە بێ لە ئارسناڵ و تەنانەت ئەو بریتانی هەندەرانی سیتی کە نەیان کڕی بوانێ هەندەرانی ئارسناڵ چوون کڕیانەتەوە. و هەر لە نێو یاریەکانیشدا هەمیشە جۆش و خرۆش و توندیاریکردنی یاریزانەکان زۆر کەمەوە، گۆڕانکاریی زۆریش دەکرێت لە کات و لە بەڕێچووی پاڵەوانەکە. بۆیە لەبەر ئەم خاڵانە کە دەبینی بەشداری ئەم یاریەکەن ببینە کاردانەوەی شکست یا کاردانەوەی سەرکەوتنەکەی کاردانەوەیکی گەورە نییە. کاردانەوەیکی گەورە نییە بە هیچ جۆرێ و بە دۆخێکی تایبەت بە دۆخێکی جیاواز سیر دەکرێت. یعنی ئەمە جیاوازە لە سوپەری ئیسپانیا، چونکە گرنگیدان و ئەهەمیەتی سوپەری ئیسپانیا جیاوازترە، سوپەری ئیتالیا جیاوازترە، سوپەری ئەڵمانیا جیاوازترە و سوپەری ئەڵمانیاش بەڕێوە چێ لە چەند ڕۆژی داهات. بەڵام هیچیان وەکو ڕووی ئیعلامی وەکو ناو و ناوبانگ وەکو ئەمە لیڤڵی کەمتر نییە لە کاتێکدا یاریی گەورەی و دوو تیپی گەورە ڕوبەڕووی یەک دەبنەوە. گرافیکی دواتر طبعا ئەمە هەر پەیوەندی بۆیە کە ئەم بابەتە ئەم کۆمنێتی شڵە کە گرنگجینیە یاخود وەکو هەمیەتێکی گەورە باز ناکرێت لە ڕووی ئەلامیوانێ ئەمە شەر لەزم نییەوەکە. فرۆشتنی بلیت کە پێشتیش بۆم باسکردن مانچەسیتی بەشێکی زۆر بلیتەکان نەکرێتەوە و هەندەرانی ئەرسناڵ گەڕیوانێتەوە. پێداویستی وەرشی و مافی پەخشیە میاریەش شتێکی زۆر زۆر تەبیعیە، وەکو نییە کە لە پریمەر لیگ ئێوە ئەزانن کە یانەیەکی پریمەر لیگ ئەگەر بیستەمیش بێ لە پریمەر لیگا نزیک بە 100 ملیۆن پاوەند لە مافی پەخشەکەی وەرەگرێ، بەڵام ئەم یاریە گرنگی پەخشکردنی میاریە ئەهمیەتێکی ئەو جۆرەی نییە. و تەواوی داهاتی ئەم پاڵەوانێتیە بە فرۆشتنی یارێکە و بەو هەندەرانی کە ئامادە بن بۆ پرۆژە خێرخوازیەکان و کۆمەڵگانی و خۆیەکان لە نێو خودی بەریتانیا بەکاردێنرێت. تەواوی داهاتی ئەم پاڵەوانێتیە و داهاتەکە بەشێکی بەسەر 124 یانەکەی قۆناغیەکەمی جامێکی ئینگلتەرا دابش دەکرێت، دواتر یانەکان دەیبەخشن نەخۆشخانەکان و دەستەکانی پاراسی منداڵان و تووشوانی شێرپەنجە. طبعا جوانی ئەم کارە لەوەیە ئەمان پارە دەدرێت بەیانەکان، داهاتی میاری دەدرێت بەیانەکان، بەڵام ئەو نییە یانەکان بۆ خۆیان بن، بەڵکو خۆیانەچن بە ناوی یانەکەەوە تەسلیمی شوێنەکانیان دەکەن، ینی تێکەڵی کارە خێرخوازیەکانێکن. بە نمونە کۆڤنتری سیتی لە داهاتی ئەم یاری وەرەگرێت، لە داهاتی ئەم داهاتە وەرەگرێت پارەکان تەسلیمەکرێت. کۆڤنتری سیتی خۆی ئەیبا بۆ نەخۆشخانەکە وەکو یانەکە جوانی خۆی پێنیشانێ. طبعا لەگەڵ یا کاری جوانیشی تایە و کاری گەورەشی تایە و لە کۆی گشتیش هەر بە سوپەری ئینگلتەرا حسێبە، بەڵام قورسایی وەکوانی دیکە نییە. بۆیە ئێمە ئەمە جوانی ئەمە ورد و درشتی کۆمنێتی شڵدا کە بە پێویستمان زانی باسیکەین و باسێک لەم یارە بکەین کە دەبێتەوە دەستپێکی ڕوبەڕووبوونەوەکانی تیپەکان لە ئەوروپا و لە هەفتەی داهاتوو شوێمە تەواو دەچینە نێو ململانەکان و
ئەچینەوە باسکردنی خولەکان و چێژ و تایبەتی تەبەی بەجددی بەخوای یاریانەکان زۆر بە چێژ و ناوازیانی بەڕاستی. ئەمە بابەتی قەڵغانی خێرخوازی ئینگلتەرا. لە ناو زمنی قەڵغانی خێرخوازی ئینگلتەرا وەکو پێم وتن باسی سیتیمان نەبێ. ئەمڕۆ من باسی سیتیت بۆ ناکەم. تاوان با مێژوویکی ڕوبەڕووبوونەوەکان وەربگرین لە کۆی گشتی وەریەگرین دوای بۆ بابەتەکان. بەس من ئەمڕۆ باسی مانچستەر سیتیتان بۆ ناکەم چونکە پرۆژەی مانچستەر سیتی پرۆژەیەک نییە لە زمنی یاریەکە باسیکەی. ئێوە ئەزانن مانچستەر سیتی لە دوای 10 ساڵ پێپ گواردیۆلا ڕانەراتی جێشتووە و ئێمە ئەنجامەکانی چەند ساڵی ڕابردووەم تیپە وەردەگرین. بەڵێ گواردیۆلا سیتیشی گەوری دروست کردەوە، بەڵێ گواردیۆلا سیتیشی جیانی دروست کرد، بەڵێ تیپێکی جلێزی دروست کرد. بەس ئەبێ بچینە وردەکاریەوەی ئایا مارێسکا هاتۆتە سەر و تیپەی کە ئێمە وەکو 10 ساڵی ڕابردوو سێریکەین کە 6 پریمەر لیگی بردوێتەوە یا واقعەتی سیتی لە 2 ساڵی کۆتاییە سێریکەین و سێریکی گرێبەستەکانکەین. بۆیە بەرنامەکردن لەسەر مانچستەر سیتی یاخود قسەکردن لەسەر گرێبەستەکانی مانچستەر سیتی کاتێکی زیاتریەوێ ئێمە لە زمنیان بابەتی هەڵەگرین. بەڵام ئەمڕۆ باسێک لە ئارسیناڵەکەین. تاوان مێژووی ڕوبەڕووبوونەوەکانی ئەرسناڵ و مانچستەر سیتی لە جامی قەڵغانی خێرخوازی بەم جۆرەیە. لە ساڵی تاوان 3-3 یەکسانن. لە ساڵی 1934 ئەرسیناڵ 4-0 لە مانچستەر سیتی بردوێتەوە. لە ساڵی 2013 ئەرسیناڵ 3 لە مانچستەر سیتی بردوێتەوە. لە ساڵی 2023 کاتی یاسایی 1-1 بوون لە لێدانە یەکلاکەرەکان ئەرسناڵ 4-1 بردوێتیانە. گرافیکی دواتر کە پێوەستە بە سەرکەوتنەکانی سیتیەوانێ پێما بێ هەر ئەرسناڵ سێ بردنەوەی بەدەستێناوە لە سێ یاریدا. یعنی لە کوی گشتی ئەم مێژووی ڕوبەڕووبوونەوەکانی جامی قەڵغانی خێرخوازی منەوە دووسێم وەکو وەرگر کە 3-3 بن. بەڵام لە کوی ڕوبەڕوونەکە هەر سێ یارەکە کە بەرێ کەوتون ئەرسناڵ و سیتی هەرسێکی ئەرسناڵ بردوێتەوە. ئەمڕۆ چوارەم جارێکە ڕوبەڕوویەکە بنەوە بزانین کێ دەیباتەوە. دەچمە سەر ئامادەکارەکانی ئەرسناڵ وەکو پێشتریش بۆم باسکردن. ئەوزام ئەمڕۆ کۆکە نایاڵێ بەخوا. ئەو یاریزانانەی ئەم ساڵ ڕوویان کردوتە ئەرسناڵ. طبعاً هینکەی گرێبەستەکەی کرایە فەرمی. هینکەی پێشتر گرێبەستی خواستن بوو بەڵام ئێستا کرایە فەرمی. گەورەترین گرێبەستی ئەرسیناڵ لەم مێرکاتۆیەدا گواستنەوەی برۆنۆ گیمارایشە لە یانەی نیوکاسڵەوانێ بەرامبەر بە 87 ملیۆن یۆرۆ کە ئەمە گەورەترین گرێبەستی ئەرسناڵە لە مێرکاتۆی ئەم هاوینەیەدا. گەورەترین گرێبەستی پرێمەر لیگ نییە، گەورەترین گرێبەستی وەرزەکەش نییە، نە گەورەترین گرێبەستی خودی ئەرسیناڵە کە بەرامبەر بە 87 ملیۆن یۆرۆ. برۆنۆ گیمارایشی بەرازیلی پەیوەندی کردۆ بە ڕێزەکانی ئەرسناڵە. هێنانی یاریزانێکی بالتزۆلێس لە یانەی کلۆب ڕوچ بەرامبەر بە 40 ملیۆن یۆرۆ کە ئەمیش بەپێی یاریە دۆستانەکان کە کراوە باڵێکی باش بووە کە زیاتر شوێنی ترۆسارد و شوێنی باڵەکان گابرێل مارتینێلی وان یاریەکە. هەروەها کردن بە گرێبەستی هەمیشەیی هینکەی پی ئیکوادۆری بەرامبەر بە 49 ملیۆن یۆرۆ لە بای لیڤەرکوزنەوە کە وەرزی ڕابردوو بە شێوەی خواستن لە ڕیزەکانی ئەرسناڵدا کاری دەکرد. بۆیە تا ئەم خولەکە تا ئەم کاتە بە کۆی گشتی خەرجی کڕین لە یاریزانانی ئەرسناڵە 176 ملیۆن یۆرۆیە. ئەم بڕە بە هیچ جۆرێک زۆر نییە بۆ تیپێکە وەرزی ڕابردوو پاڵەوانی پرێمەر لیگ بۆ ئەمساڵ بۆ پارێزگاریکردنی نازناوەکەی بۆ ئامانجی گەورەتری ژەڵ دەدا کە دواتر دەچمە سەری. بۆیە تاوەکو ئێستا مێرکاتۆی ئەرسناڵ پێی ناوترێ مێرکاتۆیەکی پێرفێکت. گرافیکی دواتر ئەو یاریزانانەی لە تیپەکە ڕۆشتو. ترۆسارد پەیوەندی بە ڕێزەکانی بێشکتاشەوە کردۆ بەرامبەر بە 18 ملیۆن یۆرۆ. نۆرگارد چۆ ڕێزەکانی ئێڤەرتۆن بە 8 ملیۆن یۆرۆ. کوێر بە ڕسمی بوو بە یاریزانی پۆرتۆ کە ویش بە خواستن وەرزی ڕابردوو لە پۆرتۆ یاریەکرد بە 17 ملیۆن یۆرۆ. کۆی گشتی فرۆشتن لە تیپەکەدا 43 ملیۆنە. واتە تا ئێستا ئێمە یاریزانێکی دیار کە لە پێگاتی وەرزی ڕابردووی ئەرسناڵ ڕۆشت بێت لیاندرۆ ترۆساردە. بەڵام وەکو پێگاتە کەلێنێک نییە بە ئەرسناڵە بەڵکو ئەرسیناڵ ئیزافەکانی ئیزافەیە بۆ تیپەکەی ئەمانەی چیان کەلێن نین بەسەر ئەرسناڵە. گرافیکی دواتر باستان لەم پیاوە بۆکەم. ئەمە میکێل ئارتێتایە یاریدەدەرەکەی گواردیۆلا بوو لە مانچستەر سیتی و کاپنی پێشووی ئەرسناڵ بووە و یاریزانی پێشووی ئەرسناڵ بووە لەسەر دەمی ئارسن ڤێنگەر و یاریزانی پێشووی ئێڤەرتۆن بووە. طبعا من جارێکی تر ئەپدەیتیەوەتان بۆکەم.
مەوزوعی کارکردنی ئارتێتا و گواردیۆلا پێکەوە. من ڕاستی ڕووداوەکەتان وەکو خۆی پێ دەڵێم، نە مجاملەی ئارتێتاکەم نە مجاملەی گواردیۆلاکەم. طبعاً ئەم پێشتیش بەڵێ یاریزانی بەرشۆنە بووە. ئارتێتا حوبێکی تەواوی بۆ ئەرسیناڵ هەیە و ساڵانێکی زۆری کارکردنی لەژێر دەستی ئارسن ڤێنگەرە هەبووە. ئەم جێڕانەوەتان بۆکەم بەشکە جوان لی تێبگەن، ئەمە نە لێیانە لە گواردیۆلا نە لێیانە لە ئارتێتا، ڕاستی ڕووداوەکەی. کاتێک پێپ گواردیۆلا بڕیار دەدا بێ بە ڕانەری مانچستەر سیتی، داوای ستافی هونەری تیپەکەی لەکەن، ستافی یاریدەدەرەکانی. لەو کاتەدا ئارتێتا خۆی لە بواری ڕانەرایەتیە خوێنوویەتی و خۆشی قوتابیەکی زیرەکی ئارسن ڤێنگەر بۆ کە ئارسن ڤێنگەر یەکێکە لە عیملاقەکانی تەدریب. خودی گواردیۆلا پەیوەندی بە میکێل ئارتێتاوەکە، ئەڵێ چی؟ پی ئەڵێ کاکە منە بم بە ڕانەری مانچستەر سیتی، داوایەکم لێت هەیە، تۆ هاونیشتیمانی خۆمی تۆ ئیسپانیت، من ئێمە ئینگلتەرا تازەم بە نامۆم بم کەش و هەوای لە ئینگلتەرای شەکرێ، داوات لێکم کە بێ کار بکەی لەگەڵمان لە مانچستەر سیتی. بە خۆشحاڵیشەوە تاوان لەمە بۆ ئارتێتا شانازیی گەورەیە، من چۆنە ڕاستێت پێڵم ئەوی تریش بۆکو خۆی پێدەگەێنم. تابعاً بۆ ئارتێتا شانازیی گەورەیە کە پیاوێکی گەورەی وەکو گواردیۆلا کە ڕانەرێکی گەورەی وەکو گواردیۆلا تۆ بێت تەکلیفت لێ بکە بۆی ببی بە یاریدەدەری و خۆی ئەم داوایەت لێ بکە و بێ پێکەوە لە تیپێکا کار بکەی. ئەمە شانازیی گەورەی و دوولایەنەیە. بۆیە کاتێک کە باسی ئارتێتا و گواردیۆلاکرێ فێر بە مەڵێتە لە بەو مامۆستا. ئەمە نییە لە ڕاضەیە، ئارتێتا خۆیەتی. گواردیۆلا سەر بە قوتابخانەکەی یۆهان کرۆیڤە، یعنی بێ بم بڵێم گواردیۆلا تەلەبەی کرۆیڤە، نەخێوانیە. ئەو ئیشانەی گواردیۆلا کردوێتی بۆ خودی خۆیەتی. کرۆیڤ تەلەبەی ڕینۆس میشێلە، لە ڕینۆس میشێل بە یاریزانی تۆتال فوتبۆڵ وەرگرتووە، دواتر بە ڕانەریش پێی گێناوە. ئێمە هەر کە باسی یۆهان کرۆیڤمان کرد ئیلا بچینەوە سەر ڕینۆس میشێل بڵێن کرۆیڤ تەلەبەی ڕینۆس میشێڵە، نابێ. واز لەم شتە بێنن لە ڕاضەیە کاکە گیان. هەر واقعیەتی کارکردنی ئارتێتا و گواردیۆلاش واقعیەتێکی زۆر زۆر جیاوازە. گواردیۆلا پەیوەندی بە ئارتێتاوە کردو بێ بە یاریدەدەری و ئارتێتا شانازیی گەورە بۆ بۆی کە تۆ لە سەرەتای دەستپێکی کاری ڕانەرێکی گەورەی وەکو گواردیۆلا پەیوەندی و پێوەکە. ئەمە بۆ ڕاستی دروستی و بابەتە حەزم کرد جارێکی تر ئەم بابەتەتان پێ دەڵێم. باسی ئارتێتاتان بۆ کەم ئارتێتا حەوت وەرزە لەسەرێک لەگەڵ ئەرسیناڵە. ئەم ڕانەرە تەواین لە تەمەنی 37 ساڵیەوە ڕانەراتیان ئەرسیناڵی وەرگرتووە، تەمەنی 44 ساڵە، گرێبەستی ئەم ساڵ یەک وەرزی ماوە کۆتایی بێت، داوین داهاتوو گرێبەستەکەی کۆتایی دێت. تاوەکو ئێستا 352 یاری ڕانەری ئارسناڵ بووە، 270 بردنەوەی هەیە، 60 یەکسانی هەیە و 75 شکستیشی تۆمار کردووە و ڕێژەیەکی باشی هەیە لەگەڵەوەی ئارسناڵ بەم جۆرە نەبووە ئێستا گەیشتۆتە ئەم جۆرە. بەڵێ کارژێریانەکەش باش بەدەمیێن، بەڵام ئەمیش ئارسناڵی بەرەو پێش بردووە. ئارسناڵ 2.2 بۆ هەر یاریەکەی، واتە ڕێژەی یەکسانی زیاتری بۆ هەر یاریەکەی و ڕێژەی سەرکەوتنەکانی ڕێژەیەکی سەرکەوتنی باشە. ناڵین زۆر زۆر گەورەیە، بەڵام ڕێژەیەکی سەرکەوتنی باشە. گرافیکی دواتر تاوەکو ئێستا ئارتێتا لە ماوەی ئەم حەوت وەرزەیە FA کەپێکی بردوتەوە، 2 کۆمیونیتی شڵدی بردوتەوە و پریمەر لیگێکی بردوتەوە کە پریمەر لیگەکەی گرنگیەکەی ئەوە بوو دوای 22 ساڵ بۆ ئارسناڵی دەسەبەر کرد. ئەمە دەبێتە تایبەتمەندیی گەورە بۆ خودی ئارتێتا. ئەم نازناوە نازناوێکی گەورە بوو بۆ ئارتێتا و نازناوێک بوو پێگەکەی خۆی بە تەواتی بێز کرد. گرافیکی دواتر ئەمەیان قسە زۆر هەڵەگرێ ئازیزان. ئارتێتا پاش ئەنجامدانی گرێبەست بە نزیکی لە ملیارێک بۆ 2 ملیار یۆرۆ، چونکە ئارسناڵ لە ماوەی دەست بەکاربوونی ئارتێتا گرێبەستی زۆر گەورەی ئەنجامداوە و ئێستا لە ڕیزبەندی دوامینی ئۆپتاشە کە بڵاو کراوەتوانێت ئارسناڵ وەکو ئەگەرچی دووەمی چامپیۆنز لیگ بوو، بەڵام ئارسناڵ وەکو بەهێزترین تیپی ئەوروپا دیاری کراوە لە پێش پاریس سەن ژەرمانیشەوە، وەکو بەهێزترین تیپ، چونکە حەقیانەت بڵێن تیپێکی پڕکواڵتی وەرزی ڕابردوو ئارسناڵ و تیپێکی زۆر زۆر واقعی مامەڵی کرد کە خۆشتان بینیتان لە لێدانەیەک لاکەرەوەکان، یعنی یاری کۆتایی گۆڵێکی تۆمار کرد، بە لێدانی سزا گۆڵی لێکرێ و بە لێدانە سزاکانیش دۆڕە.
ینی واقعیان ئارسنال مامەڵێکی زۆر تەندروستی کرد بۆیە بە پێی ڕاپرسی ئۆپتا ئارسنال تاوەکو سەرژۆک و باشترینیان نەدیاری کراوە بەڵام بە پێی مەرکاتۆ ئارسینال مەرکاتۆ بەو جۆرە نەچوە بە لێشایی بچێتە بازاڕی مەرکاتۆ با ئێمە بزانین واقع بین ئایا چی وای لە ئارسنال کردو نەچێتە تیپە تۆرزی ڕابردوو پریمەر لیگت دەستەبەر کرد لەسەر حسابی مانچستەر سیتی و مانچستەر یونایتد و ئارسنال و لێڤارپۆڵ و هەموو میانانەی تر ئەمە خاڵێک کە خاڵێکی بێزە لە توێ تۆ وەرزی ڕابردوو یاری کۆتایی چامپیۆنز لیگت کردووە بۆ بە لەدان یەکلاکەرەکان دۆڕاوی کەواتە تۆ کەلێنێکی گەورەت نییە کە تۆ تیپێ بووی وەرزی ڕابردوو تیپێکی تۆکمە بووی و یاری کۆتایی کارەباوی شت دۆڕانەوە بە مانچستەر سیتی یعنی تۆ لە هەموو کۆتاییەکان نزیک بووی زۆربەی زۆری کۆتاییەکانت ئەنجام داوە کە وەرزی ڕابردوو ڕکابەریت کردووە کەواتە ئەمە پێمانەڵێکی ئەمە پێمانەڵێ تۆ تیپێکی تۆکمە و بەهێزیت تۆ تیپێکی تۆکمە و بەهێزیت بۆیە چۆرە سەر ئەو وردەکاریە بچووکانەی کە تۆ پێت وایە وەرزی ڕابردوو نەتوانی و منازناوەکانی پێ بەدەستبێنی هەنێک جار ئەم بردنەوەی نازناوانە پەیوەندی بە چەند سەوایە یعنی من پێ دەڵێم ئێستا ئێمە کرا بە ئارسیناڵمان بوو تا تۆ هەموو نازناوەکانت بۆ خۆت قەرخ کردووە بزانین یاری کۆتایی چامپیۆنز لیگ چی ڕوویە یاری کۆتایی چامپیۆنز لیگ خۆ بەڵێ پەنالتیەکانی تر گۆڵ نەبوو گۆڵچەکەی پاریس سەن ژێرمان هیچ تۆپێکی نەجێڕایەوە کەچی دوو لێدانی سزا بە فەوتا حسێبکە لە سەرزان کەچی ڕایە پەنالتیکیشی جێڕاو کەچی تیپەکەی نەبووە پاڵەوان بۆیە هەنێ جار هەنێ ئەنجام پەیوەندی بە چەند سەوەیە ینی ئەکرا ئەم چانسەی کە ئێرلیچی و تیپەکەی هەیبوو لە یاری کۆتاییە ئەو چانسە بۆ ئارتیتا بۆ ئێسێمە بە جۆرێکی تر باسی ئەرسناڵمان نەکرد بەڵام من بۆچی من ئەپدەیتە بۆکەم و بۆ ئەپدەیتە بۆکەم کە تێبگەیلەوەی ئارسناڵ کێشەی زۆری نییە ئارسناڵ تیپێکی بەشێشە باڵکو ئارسناڵ تیپێکی زۆر تۆکمەیە و ئۆپتاشکە دایناوە لە ڕیزبەندی باشترین تیپەکانە بێت تێبگەیلەوەی کەم تیپە وردەکاری بچوو گوای لێ کردو بە منازناوەکان نەگا بۆیە ئارتێتاش بەپێی ئەمە هاتووە بەشداری بازاری مەرکاتۆوەکە هاتووە بەشداری گرێبەستەکانەکە کە بۆ وەرزی نوێ تیپەکەی ئامادە بکە ئامانجی ئەرسناڵ لە وەرزی ئەم ساڵا چییە وەکو ئامانج من باسی تیپەکەت بۆکەم دوای لە زمنی دەوریا پێکان ڕوەیە تیپەکە خراپە بێ ئارتیتا ناتوانێت مامەڵی لەگەڵاتەوە پەیوەندی بە خودی ئارتێتاوە بەڵام وەکو سەرکەوتنی ئارتیتا لە مۆرزە ئەبەم جۆرێ تۆ کۆتایی چامپیۆنز لیگت کردو تۆ پریمەر لیگت بردو توانێت کرێم ساڵ قوربانی بە پریمەر لیگ بێت کەواتە کۆی گشتی ئامانجی سەرەکی لە وەرزی ئەم ساڵی ئارسیناڵە دەبێت نازناوی چامپیۆنز لیگ بێت چونکە ئەم تیپە جارێکی تر بە خەونەکەی گەیشتەوانێ و نازناوی پرێمەلیگی بردەوانێت کە لە 22 ساڵ بوونەی بردبوو ئێستا ئارسیناڵ لە مێژوویدا ئەگەر چی چەند ساڵێکی بەردەوامە لە چامپیۆنز لیگا بەشداریەکە تاوکو ئێستا نەیتوانی یاری کۆتایی چامپیۆنز لیگ بکە و تەنها دوو جاری یاری کۆتایی جامەکەی ئەنجام داوە بۆیە ئەم تیپە پێویستە عقدەی یاریە کۆتاییەکان تێپەڕێنێ و ئەم ساڵ ڕکابەری سەرسەخت کا بۆ بردنەوەی نازناوی چامپیۆنز لیگ لە توانایدا بەڵێ لە توانایدا بەربژێرە بەڵێ هیچێکە لارە بەربژێرە سەرەکیەکانی بردنی نازناوی چامپیۆنز لیگ کەواتە وەکو ئارتێتا من بۆت باسەکەم تیپێکی تۆکمە هەیە و تیپێکی بەهێزیە و تیپێکی بێکەم و کوڕی هەیە و لەسەری داواکراوە کە ئەمساڵ نازناوی چامپیۆنز لیگ بۆ تیپەکە دەستەبەر بکە لە پێناو بەهێزکردنی پێگەکەی خۆی ئەگەر پریمەر لیگیش بێتەوە ڕەنگە ئەمە شەفاعەتی بۆ بکاگە لە چامپیۆنز لیگ جامیەوە پێویست نەبێت بەڵام بردننی نازناوە گەورەکان پێویستە لەسەر ئەرسناڵ بابەتی پریمەر لیگ بابەتێکە وەکو خودی ئارسیناڵ من پێم وایە بەلایەوە گرنگە وەڵی جدی بۆیە و من بڕواشمای کارگێڕی ئەرسناڵ شکاری یەکەمین بۆ بێ نازناوی پریمەر لیگ بێتەوە بەس واقعیەتی ڕکابەری پێمانەڵێ ڕکابەریە مۆرزەی پریمەر لیگ زۆر جیاوازە ئارسناڵ لە پێش هەمویانەوەی بۆ بردنی نازناوی پریمەر لیگ چونکە ڕایەنەرەکان لە زۆربەی زۆری گۆڕاون تیپەکان گۆڕانکاریی زۆریان بەسەراتوە بەڵام ئەرسناڵ و گۆڕانکاری بەسەردا ناتوە ئەرسناڵ تیپە بەهێزەکەی وەرزی ڕابردووی ماوە و ئەم ساڵیش چەندین زافەیەکی باشیشی کردووە بۆ خۆی کەواتە لە پریمەر لیگیشە ئەرسناڵ بەربژێری یەکەمە و ئەرسیناڵ لە پێش هەموو یانەکانی دیکەوەی بۆ بردنەوەی نازناوی پریمەر لیگ ئەوەی کە تیپێکی تر بێت ئەم نازناوە لەسەر حسابی ئەرسناڵ بێتەوە بەرپرسیارەتەکەی کەوێتە ملی ئارتێتا چونکە لە ڕووی تۆکمەی تیپەوانێ و لە ڕووی بەهێزی تیپەوانێ و لە ڕووی کواڵیتی تیپەوانێ و لە ڕووی پارێزگاریکردن لە یاریزانەکانتەوانێ و لە ڕووی ئەنجام نەدانی گۆڕانکاری گەورەوە تۆ لەمیان لە پێشتری
بۆیە ئەمە قوبولکراو نییە تۆ بیت و نازناوی پرێمەر لیگ لە دەستبیرەوە بە ئاسانی ئەگەر قەرەبوویەکەیتەوە بۆ چامپیۆنز لیگ ئەمە بابەتێکی ترە بەس قەرەبووی ناگەیتەوە بە چامپیۆنز لیگە بێ پارێزگاری لە نازناوی پرێمەر لیگی کارە ڕاستەکە لە بەشی کۆتایە چیە ئەمەوێت کە پێت بڵێم ئەمەوێت پێت بڵێم ئارتێتا کاتێک دەتوانێت لە پۆستەکەی بەردەوام بێت ئەبێت نازناوی یەکێک لە پریمەر لیگ یاخود چامپیۆنز لیگ بێتەوانێت چونکە تیپەکەت بایی ئەوەیە کە هیچێک لەم نازناوانە دەسەبەرکە ئارسیناڵی پێشوو بۆ خۆی ئارسناڵی پێشوو جیاوازە پرۆژەکاتوە ئێسام ئارسیناڵە دەبێت یەکێک لەم دوو نازناوە دەسەبەرکە و ئەو نازناوانی دیکەی کە ڕکابەری لەسەر دەکات جامێکێتی ئینگڵتەرا وارووا جامیانە پیشەکەرەکانی ئینگڵتەرا کە ئێمە لە ڕووی گرنگیەوە سێریکەین چامپیۆنز لیگ گرنگترین نازناوی ساڵە و پرێمەر لیگ خولی ناوخۆیی بۆ تیپەکان و بەتایبەتیش پرێمەر لیگ دەبێتە دووەم گەورەترین نازناوی ڕکابەری کە لە وەرزەم ساڵ ئارسنال ڕکابەری لەسەر دەکات بە دوایە جامێکێتی ئینگڵتەرا دێت و بە دوایە جامیانە پیشەگەرەکان و کۆمێنەتی شڵدیش کە ئەلەم وەرزە یاخود ئەم ئێوارەیە ڕکابەری لەسەر دەکات پێم وابێ بابەتی ئارتێتاش کۆتایی یاد یاخود گرافیکیی ترمان مابێ ئەمە باسێکە لەسەر ئەرسناڵ باسێک بوو لەسەر گۆڕانکارەکانی ئەرسناڵ و باسێک بوو لە کارەکانی ئارتێتا و باسێک بوو لەو هەڵسەنگاندنەی کە دەبێت بۆ خودی ئارتێتا بکرێت لە کۆی گشتی یاریکردنەکەی وەرزێم ساڵێ بابەتیشی دیکەم هەیە بۆ بینەرانی خۆشەویست بۆچی ڕیال مەدرید و بەرشەلۆنە لە هەفتەی یەکەمی لالیگادا یاری ناکەن وردو دریشتیان بابەتەتان بۆ باس دەکەم و باسی کاتی ئەنجامدانی یاریەکەشتان بۆ دەکەم پێکەوە بڕۆینە لای بەرشەلۆنە و ڕیال مەدرید لە هەفتەی دووەمەوە دەست پێ دەکەن تامان ئەتلێتیکۆ مەدریدیش لەم زمنەیە بەڵام ئەوەی کە دیارە بۆ هاندەران بەرشەلۆنە و ڕیال مەدریدە پاش کۆتاییاتنی مۆندیال ڕێکەوتنی سندیکای یاریزانانی ئیسپانیا و ڕێکخراوی لالیگا کرا سندیکای یاریزانانی ئیسپانیا و ڕێکخراوی لالیگا کرا چۆن ڕێکەوتن بە بیانووی ئەوەی کە ئیسپانیا یاری کۆتایی مۆندیالی ئەنجام داوە و بەشێکی زۆر لە یاریزانەکان لە چوارگۆشەی زێڕینی مۆندیالا بوون کە لە لیگا بەشداریەکەن و کۆمەڵە یاریزانیان هەبووە کە لە لیگا بەشداریەکەن بۆ لە ڕێکایزە سەرەکیەکان ئێستا بە نمونە بەرشەلۆنە حەوت یاریزانی میلاقی ماندووبوون و ماندوونەبوونم نییە بەڵام حەو یاریزانی لە لیگا بووە ئیسپانیا خۆی و تیپە بۆ کە پاڵەوە بۆ چەندین یاریزانیە لە خولی ئیسپانیارێکە ئەمپاپێ چوامینی ئەمانەمویان لەگەڵ فەڕەنسا بەشدام یعنی بێلێنگام لەگەڵ ئینگلتەرا تا چوارگۆشەی زەڕینی مۆندیالی ڕۆشت و هەشت دیاری ئەنجامدا یعنی بەشێکی زۆری یاریزانەکان کە لە لیگای یاریان کردووە تا کۆتاییەکان لە مۆندیالدا ڕۆشتن بۆیە پاش کۆتاییاتنی مۆندیال سندیکای یاریزانانی ئیسپانیا لەگەڵ ڕێکخراوی لالیگا ڕێکەوتن کە لەسەر داواکاری یانەکان ئەگەر یانەیەک داوای کرد بە حکمیەوەی ئیسپانیا زۆرترینی چۆتە کۆتاییەکانی مۆندیال داوایان کرد یاری هەفتەی یەکەمی لالیگایان بۆ دوا بخرێ ئەگەر یانەکە خۆی داوا بکە بەڵام ئەتوانێت یانەکە داوا نەکە و هەفتەی یەکەمی لالیگا کە دوێنێ یارەکانی دەستی پێکرد لە کات یاسای خۆیان بەڕێوەچێت بۆیە ئەم یانانە داوایان کرد ئێمە لە زمنیشیان ڕیال بیتسمانەیە کە بۆرخا ئیگلیسیاسی لە ڕیزی هەڵبژاردنی ئیسپانیا بەشداری کرد بەڵام داوای دواخستنی یارەکەی نەکردو و وتیش یاریزانێ دەک بۆ بەشداری یارەکەی خۆی کرد ئەنی کێشەیەک نیە کەواتە ئێمە لەسەر ڕێکەوتن و داواکاری یانەکان ڕێکخراوی لالیگا ڕەزامەندی نیشان داوە کە ئەو یاریزانەکانیان پێیان وایە لە مۆندیال لاماندون بوون هەفتەی یەکەم لە کاتی دیاریکراوی خۆیان ئەنجام نادەن دوای بیرۆکەتان پێڵم کە چی لێکراوە لە 22 مانگ یارەکانی هەفتەی دووەم ئەنجام دەدەن یعنی ڕاستەوخۆ کە دەست پێیەکەن یاری هەفتەی دووەم ئەنجام دێنن ڕیال مەدرید بەرشەلۆنە ئەتلێتیکۆ مەدرید دەم یانانە واتە هەفتەی یەکەم یارەکان ناکەن یارەکانی هەفتەی یەکەم بۆم دیتیپە چییە ڕیال مەدرید و ڕیال سۆسیدادە بەرشەلۆنە و ئەتلێتیک بلباو کە دوو یاری گەورە و گران بەڵام سێریکەن دابەشبوونەکە چۆن کردوێتی ڕێکخراوی لالیگا نەهاتووە بڵێم هەفتەیە دواخەم بۆ کاتێکی نادیان نهاتووە بڵێ بابەتێکی تر دەکەم نهاتووە بڵێ نەخێر هاتووە تەنها کاتی بۆ دواخستون بۆیە ئەو کاتە ڕێکخراوی لالیگا پێشەوەی خولەکە دەست پێ بکە بڕیاریدا وتی یاریەکانی هەفتەی یەکەمی خولی ئیسپانی لە دوو هەفتەیە ئەنجام دەدەم چۆن دەست ناوەڕاستی مانگی هەشت ئەو یانانەی کە ڕەزامەندن یارەکانی خۆیان لە کاتی دیاریکراوی خۆیان ئەنجام دەن یارەکانیان بەڕێوەچێ بۆیە یارەکان دیاری کراوە 6 یاری لە
هەفتەی یەکەمی خولی ئیسپانی لەم هەفتەیەدا ئەنجامەدرێت. شەمە یەکشەمە هەفتەی دووەمی خولی ئیسپانیە، بەڵێ هەفتیاری هەفتەی دووەمی خولی ئیسپانیەکەین، بەڵام ئەم نهاتوە یارەکان دوا بخەن. نەخێر، ڕاستەوخۆ لە هەفتەی داهاتوو تۆیەی یارەکەی هەفتەی یەکەم ئەنجام دەدەیت، کەواتە هەفتەی یەکەمی لالیگا دابەشی کردو بەسەر 6 کاتی جیاوازە، یارەکانی دابش کردو بۆی کە هیچ یاری دواکەوتنی ڕوونەیە، واتە بەرشەلۆنە و ڕیال مەدرید ئەم هەفتەیە هیچ یارێک ئەنجام نان، بەس هەفتەی داهاتوو هەم هەفتەی دووەمی خولی ئیسپانیەکەن هەم هەفتەی یەکەمی خولی ئیسپانیشەکەن. 26 مانگ ریال سۆسیداد و ریال مەدرید ڕوبەڕووی یەکە بنەوە، 27 مانگیش بەرشەلۆنە و بلباو ڕوبەڕووی یەک دەبنەوە، کامە دەکەوێت هەفتەی داهاتوو و هەموو یاریەکان لە وادەی دیاریکراوی خۆیانچێ بە بەڕێوە دەچێت و بەم شێوەیە ڕێکخراوی لالیگا بە شێوەیەکی زیرەکانە هات بابەتەکەی بەم جۆرە لێ کرد، هەم هاوکاری ئەو تیپانەی کرد کە یاریزانەکانیان لە مۆندیالە ماندوو بوون پشوویەکی پێدان و لە هەمان کاتیشدا هاتووە نایڵێ خولەکەی تووشی دواکەوتن بێ، نایڵێ خولەکەی تووشیەوە بێ، ینی چوار یاری دوا بخرێ زۆر زۆرەکە لە وادەیەکی نزیکی دیاریکراوی خۆیان کە ئەم تیپانە نە سەرقاڵی جامی شای ئیسپان، چونکە خۆدانزان قۆناغەکانی جامی شای ئیسپانیا کە سەرەکەی ئێستا قۆناغەکانی سەرەتای ئەنجامەدرێت کە سەرکەوتە تیپانەش بەشداری تیاکەن و کاتە ئاڵۆزی یارەکان ڕۆیە چامپیۆنزی گیان بۆ دەست پێکا، پاڵانتی ئەوروپیەکان بۆیان ئیسپانەکان دەست پێکا، بۆیە زۆر بە ژیرانن لە باشترین وادەی دیاریکراوی خۆیان ڕاستەوخۆ لە هەفتەی داهاتوو لە ڕۆژی سێشەمە و چوارشەمە هەفتەی دووەمیش ئەنجامەدرێت، واتە پێنجشەمەی داهاتوو هەردوو یانەی بەرشەلۆنە و ڕیال مەدرید و ئەتلێتیکۆ مەدرید هاوشێوەی هەموو یانەکانی دیکەی ئیسپانیا دوو هەفتەیان لە خولی ئیسپانی ئەنجام داوە و معادلەکە یەکسانە بێت و هاوکارەکە هەر بەم جۆرێ تەنها بۆ ماوەی نزیکی 9 ڕۆژ بۆ 10 ڕۆژ یاریەکانیان بۆ دواخستون و ئەمان جەدوەلەکان وا لێکردو و توانە جەدوەلی یارەکانی خولی ئیسپانی لە هەفتەی یەکەمدا لە دوو هەفتەی جیاوازە بەڕێوە دەبن. ئەمەش ڕوونکردنەوەیکی تەواو بوو لەسەر بابەتی دواخستنی یاری یەکەمی ڕیال مەدرید و بەرشەلۆنە لە هەفتەی یەکەمی خولی ئیسپانی. طبعاً ڕووداوەکانی تۆ پێدەسی پێکردێتەوە، ئەکری ئێمە کۆمەڵی بابەتی سەرنجڕاکێش بزانین و کۆمەڵی بابەتی سەرنجڕاکێش ببیستین پێکەوە لێرە باسیەکەین. لە بابەتە سەرنجڕاکێشەکان کە بڕگەیەکی نوێ بۆمان زیاد کردوون تا ئێستا لە مێرکاتۆیە تۆ سێریکە تیپ هەیە هیچ یاریزانێک نەگوازێتەوە بۆ وەرزینیۆ و بڵێ ئامادەکاریم کردو بۆ وەرزینوێ بەرپرسیارەتی بخاتە سەر ملی ڕانەرەکەی کە هەردوو تیپەکە ڕاهێنەری نوێیان هەیە. بەڵێ هەیە سێریکە هەرێکە لایەنەکانی ئاتلێتیک بلباو لە ئیسپانیا و مارسیلیا لە فەڕەنسا هیچ یاریزانێکی نوێیان نەگواستەوە. طبعاً با تێبگەی لەم قسەیە لەوەی کە ئەڵێن هیچ یاریزانێکیان نەگواستەوە. بە نمونە مارسیلیا دەستبەرداری کۆمەڵێک یاریزان بوو، بەڵام یاریزانێکی وەکو تیمۆتی وایە، یاریزانێکی وەکو کۆمەڵێک یاریزانی هەیە کە بەخواستن لە تیپەکەی یاری کردووە، مەدینامانە ئەرژەنتینی بەخواستن لە تیپەکەی یاریان کردووە، بەڵام ئێستا گرێبەسەکەی کردوونە تامیشەی، واتە یاریزانێک نییە لە وەرزی نوێ بێتێت. نەخێر وەرزی ڕابردووش لەم تیپەیە یاریان کردووە، بەڵام ئەم وەرزە گرێبەستەکانیان کردو بە میشەی کەمە چۆکی مارسیلیا. و بابەتی بلباویش ئەگەر چی بلباو ئەو یاسای گۆڕ خۆتزان لە ماوەی ڕابردوو یاخود لە ساڵانی ڕابردوو بلباو بابەتی چییە بوو کە هەمیشە یاری بە یاریزانەکانی هەرێمەکەی خۆی ئەکرد، یعنی بەدەر بوو لەوەی یاریزانی شوێنێکی دیکە بێ لە بلباو یاریکە. بۆ نمونە چه یاریزانێ لە بەرشەلۆنەوە بێنێ، چه یاریزانێ لە ڕیال مەدریدەوە بێنێ لە مەدرید و نەخێ بلباو خەسڵەتی بلباو کە بلباو خۆتان زانانی چێکە لەویانە مێژویانەی کە ئەویش هاوشێوەی ڕیال مەدرید و بەرشەلۆنە دانەبەزیوەتە خولی پلە دووی ئیسپانیا، یانەیە کێونە عەریقە و یەکێکە لەو تیپانی زۆرترین نازناوەکانی جامی شاشیە، یعنی ناڵێم زۆرترین، ناڵێم یەکێکە لە ڕکابەرەکانی کە زۆرترین نازناوەکانی بردوێتوانێ. هەمیشە یاری بە یاریزانەکانی هەرێمی باسکە کرد و لە دایکبووی ئەو هەرێمەی کە تایەتی، چونکە ئیسپانیا هەرێمە هەرێمی باسکێکێکە لە هەرێمە دیارەکان، هەرێمە تۆندراوەکان و هەرێمە جوداخوازەکان و هەرێمە بە هەڵوێستەکان و بلباویش خاوەنە و هەڵوێستە بوو کەمیشە بە یاریزانی نێوخۆی خۆی یاریە کرد، بەڵام دواتر تا ڕادێگەمەیان گۆڕی بلباو ئەمەی گۆڕیەوە. بەڵام سەرباقی ئەم گۆڕانکاریەش هێشتا بلباو بە هەمان پێگاتی وەرزی ڕابردوو یاریەکە تەنها یاریزانی تایبەتمەندی خۆی یاری پێکاتەوە، کەواتە
ئێمە دوو تیپمان هەیە لە ئەوروپا کە دوو تیپی دیارن و دوو تیپی ناسراون کەوی ژیانەکانی مارسیلیا لە فەڕەنسا و ئەتلەتیک بلباو لە ئیسپانیا هیچ گرێبەستێکی نوێیان بۆ تیپەکانیان ئەنجام نەدا بۆ مادەکاری وەرزینوێت تا ئەم ساتێک کە ئێمە بەرنامەکەی تێدا دەکەین جگە لەو یاریزانەی کە بەخواستن وەرزی ڕابردوو یاریان بۆ کردوون ئێستا گرێبەستەکان کردوبانیشی یاریزانێکتان بیرە لە دوای کریستیانۆ ڕۆناڵدۆ درێسی ژمارە حەوتی لە ڕیاڵ مەدرید داوەرگرت ناوی ماریانۆ دیاز بوو و داهنوت ڕیاڵ مەدرید دەیەوێ ئەمە بکا بە جێگرەوەی کریستیانۆ ڕۆناڵدۆ کردی ماریانۆ دیاز 4 ساڵ لە خولی ئیسپانی یاریەکە بەڵام گۆڵی بۆ تۆمار ناکرێت جێگرەوەکەی کریستیانۆ ڕۆناڵدۆ گۆڵی تۆمار ناکرد لە لالیگا بەڵام شەوی ڕابردوو لە دەستپێکی یارەکانی خولی ئیسپانی ماریانۆ دیاز ئەستێری یەکەمی یارەکە بوو لە یاری دیپۆرتیڤۆ ئالاڤێس بەرامبەر بە خیتافی کە توانی گۆڵێک و 2 لەو یارەدا بنووسێتەوە و دوای 4 ساڵ ماریانۆ دیاز توانێتی گۆڵکردنی لە خولی ئیسپانی تێکشکان و جارێکی تر بە تۆمارکردنی گۆڵەکان گەشتەوە تاوان ماریانۆ دیاز یەکێکە لەو یاریزانی لە کلاسیکۆشا گۆڵی کردووە ئاگاداریم خاڵا بن بەڵام ئەوەی کە گرنگ بوو شەوی ڕابردوو لە بابەتە سەرنجڕاکی کێشەکان دوای 4 ساڵ ماریانۆ دیاز جارێکی تر لە خولی ئیسپانی یاخود لە لالیگا توانی گۆڵ تۆمار بکاتەوە گرافیکی دواتر لەسەر بابەتە سەرنجڕاکی کێشەکان طبعا ئەم بابەتە با جوانتی بگەی کۆمەڵێک یاریزانی کۆریمان هەیە لە تیپی شۆک و تۆتنام و تیپی شۆک و نیوکاسڵ و ئەمانە ئەگەری ڕۆشتنیان زۆر بێزە ناوەکان دیار نین ناوەکان هیچیان دیار نین بەس 3 ناومان هەیە لە پرێمەرلیگا کە کۆرین بەڵام هەر سێکیان بە پێی بابەتی ڕۆژنامەکان ئەم 3 یاریزانە هەر سێکیان خولی ئینگلیزی بەجێ دێڵن بۆیە لێرەدا کە ئەم سیانە تەمان ئێستا بەجێیان نێشتون بەڵام بەجێی دێڵن بە پێی بە هەواڵی ڕۆژنامەکان چونکە تیپەکانیان پشتیان پێ نابەستێ ئێستا بابەتەکە لەسەر چییە؟ ساڵانێکی زۆرە کۆریای باشوور کاریگەریکی تاوی یاریزانەکانی هەیە لە پریمەرلیگا بابەتە جیاوازەکەم ساڵ چێ بێ لە دوای ساڵی 2005 واتە بەدەر لە 21 ساڵ کە مۆزە دەست پێکا 22 ساڵ بۆ یەکەم جار پرێمەرلیگ بەبێ یاریزانی کۆریای باشوور دەست پێ دەکات کۆمەڵی یاریزانی مێژوویمان هەیە لە پرێمەرلیگا یاریان کردووە لە کۆریای باشوور کە دیارتینەکانی یعنی پارک جیسۆن بوو لە مانچستەر یونایتد و دوایش سۆن هیۆن-مین بوو لە تۆتنام کە ئەمە لە دوو دیارتین یاریزانەکان بوون بۆیە ئێمەم 3 یاریزانەمان هەیە کە باگەرێکی زۆر تیپەکانە بەجێڵن ئەگەر هەیە لە مۆرزەی پرێمەرلیگا لە دوای ساڵی 2005ەوە لە دوای 22 ساڵەوانێ بۆ یەکەم جار خولەکە بەبێ بەشداریکردنی هیچ یاریزانێکی کۆریای باشوور پەڕێوە بچێت پاش ئەو گۆڕانکاریانەی کە لالیگا بڕیاری داوە کە لەوە زینویاریکا کە زیاتر خەسڵەتەکانی مۆندیالیە ئەوە کاگاکۆ سەرنجێکی تایبەتی ئەڵێ ڕیاڵ مەدرید نەویست ماریانۆ دیاز بکاتە جێگرەوەی ڕۆناڵدۆ بەڵام ویستی ژمارە 7 ناشرین کا لە ڕیاڵ مەدرید لە شیب لە بەردەماندەران بیری بخاتەوە تەمانەوە گەروا بێ هەوڵێکی تا بڕوا ناگەم لەن کاگاکۆ ێزگاروا بەو جۆرە نا چونکە حتا تۆپی پێ کۆتایی دێت ڕۆناڵدۆ گەورەترین یاریزانی ڕیاڵ مەدریدە و ئەمە شتێکی حاشا هەڵنەگرە و ئەو ژمارە 7ش قیمەتی لە یاندەرانی ڕیاڵ مەدرید دەردەمێنێتەوە پاش ئەو گۆڕانکارانەی کە لە حاڵەتە داوەریەکان کراوە شەوی ڕابردوو دوو یاری دەستپێک لە خولی ئیسپانی بەڕێوەچوو خیتافی و دیپۆرتیڤۆ ئالاڤێس و یاریەکەی دیکەش ئیش بیلیاری کرد و لە هەردوو یارێکە ئێمە کارتی ڕاستەوخۆی سوورمان هەبوو وەلی ئیسپانیا ئەم ساڵ زۆر توند و تیژە بێت هەردوو یارێکە لە زمنی شتە جیاوازەکانە هەردوو یارەکە کارتی ڕاستەوخۆی سوورمان هەبوو و لە هەردوو یارەکە کارتی سوور بەرزکەوە ئەمڕۆژ درێژەی یارەکانی ترێ بێ واتە خولی ئیسپانی بە توند و تیژی دەستی پێکرد دەچمە سەر کۆتا بابەت و بابەتی مەرکاتۆ کە قسەی کۆتای لەسەرکەین بابەتەکانی مەرکاتۆ تایبەتمەندە یانێ ڤانتۆسی ئیتالی لە گۆڵپارێز ڕازی نییە نە لە دی گریگۆریۆ ڕازیە نە لە ماتیا پێرێن ڕازیە
بۆی بڕیاری کۆتایی داوە کە پێشتیش گفتوگویەکی لەگەڵ مارتینێز کرد بە سەرکەوتنە بوو بەڵام ئەم جارە بڕیاری کۆتاییەوە و چۆتە گفتوگویەکی بەهێز لەگەڵ ئیمیلیانۆ مارتینێزی گۆڵپارێزی ئەرژەنتینی و یانی ئەستۆن ڤیلا کە خۆتان زانین ئیمیلیانۆ مارتینێز وەرزی ڕابردووتر ماڵاوی کرد بەڵام دواتر لەگەڵی جانێکا ڕێنەکە و دیسان و گەڕای بۆ ئەستۆن ڤیلا ئیتر نازانێ مۆرزە چێ بێ بەزە مۆرزە وعد دوای ئەستۆن ڤیلا بەجێ بێڵێ یۆڤانتۆس لە گواستنەوەی ئیمیلیانۆ مارتینێز چۆتە پێشوانێ و ئەم جارە نزیکە لەوەی بگەنە ڕێکەوتن پێشەوەی بەرنامەکە دەست پێ بکەم ئەستۆن ڤیلا بەپێی ئۆرنشتاین ئەستۆن ڤیلا لەگەڵ سوزۆکی ئەو گۆڵپارێزەی کە لەگەڵ پاریس سەن ژێرمانە کۆتاییەکەی سەر نەکەوت لەوەی بگەنە ڕێکەوتن لەگەڵ سوزوکییا ڕێکەوتە سوزۆکی یابانی گۆڵپارێزەکەی یانی پارما ئەستۆن ڤیلا لەگەڵ پارما گەشتە ڕێکەوتن بە نزیکی 35 میلیۆن یۆرۆ کە سۆزۆکی گۆڵپارێز یابانی بباتە ڕزەکانی و بیکاتە شوێنگرەوەی ئیمیلیانۆ مارتینێز یانی بەرشەلۆنە ئۆفەری سێمی بۆ گواستنەوەی ڕۆدری بە 7 میلیۆن یۆرۆ بەرز کردەوە بەڵام مانچستەر سیتی سوورە لەسەر ئۆفەرەکە ڕەت دەکاتەوە تا ئەگاتە 80 میلیۆن بەڵامی تر لێرە دایتە ڕەنگە گۆڕانکاری بێ ڕواناکە بەرشۆنە ینی بچێتە گرێبەستی 4 و 5 چونکە کارەکە زۆر قورسەوە بەرشۆنە لە 60 دەستی پێکرێت سە گەیشتۆتە 7 کە بە پاداشتەکان و تاوانە نرخە زیاترەکە بۆیە دەبێت بە زووترین کات بابەتی ڕۆدری یەکلا بکرێتەوە یانە ئینتەر میلان ئیتاڵی بە شێوکی فەرمی گواستنەوەی سپێنسی لە ڕزەکانی تۆتنامەوە بۆ ڕزەکانی ڕاگەیان پاژاتنی جۆن ستۆنس یاریزانێکی دیکە ئینگلیزی پەیوەندی بە ڕزەکانی ئینتەر میلانەوە کرد کە ئەویش سپێنسە تاوان با چاک بزانن ئینتەر میلان خۆی دروستکراوی ئینگلیزەکان ئینتەر میلانیان دروست کردووە وەختی خۆی ئەم دوانە پێکەوە بوون بەڵام دواتر جەماعەتی ئینگلیزەکان کە ئەو کاتە میلان لەو دۆخەیە بووە پاش 10 ساڵ بڕیاریان داوە یانێکی جیا دروست بکەنەوە لە ناو شاری میلان و کەویش ناویان ناو ئینتەر میلان بۆیە ئەو ئێستا بە تەواتی سەریان کردووە لەسەر یاری ئینگلیزیەکان و دوو یاریزانی ئینگلیزیان هێناوەتەوە و ئەمە یعنی وەرزی ڕابردووش ئاکانجی هات لە مانچستەر سیتیانێ بەڵام مەرکاتۆکانی ئینتەر میلان ئەمە دوو یاریزانی ئینگلیزی لەم گواستنەوەی ڕاگەیان کە لە دوای ستۆنس و سپێنسیشە چێلسی بۆ فرۆشتنی جاکسۆن هێرشبەری سەنیگالی داوای 7 میلیۆن یۆرۆ دەکات بۆ هەریانەیە کە دەوێت گرێبەست لەگەڵ جاکسۆن واژوو بکات کە ئەمەش بڕێکی زۆرە زۆر قورسیشە هیچی پێک بتوانێت 7 میلیۆن بەرامبەر بە گواستنەوەی جاکسۆن بۆ چێلسی تەرخان بکات بەڵام وەکو بابەتی بەردەوامبوونی جاکسۆن لە ڕێزەکانی چێلسی شتێکی قورسە و چاوی ئەڵۆنسۆ بە پێ و پلانەی کە یاری دەکات پێویستی بە یەک هێرشبەرە واکرێ هێرشبەر یاریزانێکی تری وەهمی شوێنی جوابی درۆ بگرێتەوە هێرشبەرە سەرکێش لای ئەڵۆنسۆ جوابی درۆ و یاریزانێکی دیکە جێی داوێتەوە یاریگای پامن پێشکەشکردن پاش چارێکی تریش یارەکەی مانچستەر سیتی دەست پێ دەکات واتە ڕێکەکەی